و هەروەها خۆشەویستان سوپاسکردنی خوای گەورە بە دڵ بەس بە زمان وەکو زۆر کەس هەیە خانگێکی جوانی دروست کردە و ئاەتێکی قورئانی ناوەتە قەی کۆشکەکەیەوە و قەی قەسڕەکەی هذا من فضل ربي بەڵام وەرە سێر ئەو ماڵەکە واللهی بەس فەزلی خوای گەورە نییە نیقمەتی خوای گەورەیە لەو ماڵە نوێشکردن لەناو ئەو ماڵە نییە طاعەتی خوای گەورە نییە معسیەت گۆرانی سەرپێچی فەرمانەکانی خوای گەورە ئەی کوا هذا من فضل ربي ئەی نابێت سوپاسی خوای گەورە بکەی بەدڵ سوپاسی خوای گەورە بکە چۆن بەدڵ سوپاسی خوای گەورە بکەین یەکەم شت کە ئیعتراف بکەین بەدڵەوە کە ئەم نیعمەتانە هین خوای گەورەیە نەلێی بە شان و شەوکەتی خۆم دەستم کەوتووە وەکو قارون قال هذا إنما أوتيته على علم عندي أما وكاري وا دەستم کەوتووە کە من کەسێکی زانام شارەزام وامەڵێ بەدڵەوە ئیعتراف بکە کە ئەمە نیعمەتی خوای گەورەیە سێر کەسانی تر بکە کە لە خوارتون هەر چەندێک حاڵت خراپ بێ واللهی کەسی تر هەیە لە تۆ خراپترە سێر ئەو کەسانە بکە اینجا ئەزانی نیعمەتی خوای گەورە چەندێک بەسەر تۆ زۆرە